لەیەکێکی تر لە یارەکانی هەفتەی هەشتەمی خولینابی تۆپی کوردستان برایەتی لە یاریگای خۆی میوانداری دۆچی کرد و بامان شێوەی دویاری ڕابردووی برایەتی ئەم جارەش نەیتوانی براوە بێت. برایەتی دوای شکستی هەفتەی ڕابردووی بەرامبەر نەورۆز ئەم جارە لە یاریگای خۆی میوانداری دۆچی کرد. لە سەرەتای یارەکەوە هەردووانە ئاستیان لە یەکترەوە نزیک بوو. برایەتی چەند جارێک نزیک بوو لەوەی لە یارەکە پێشکرێت، بەڵام بۆی پەلەکردنی هێرشبەرانی تایبەت ژیارگۆڤەن نەیانتوانی پێش بکەون و لە بەرامبەردا دۆگ لە ناوەڕاستی یاریگاوە لە هەوڵی گەیشتن بوو بۆ سەرگۆڵی برایەتی، بەڵام هەوڵەکانی ئەوانیش بێبەرهەم بوو. دوجار نیوە یەکەمیش بە یەکسانی کۆتایی هات. لە دەستپێکی نیوەی دووەم برایەتی دوو هێرشی بە دوایەکی بۆ سەرگۆڵی دۆگ برد، بەڵام هیچ گۆڵێکی لێ بەرهەم نهاتوو. ئەگەرچی لە کۆتاییەکانی یارەکە دۆگ گۆڵێکی تۆمار کرد، بەڵام ناوبژێوان بەوەی ئۆفسایدەوە ڕەتی کردەوە. دوجار یارەکەش بە یەکسانبوونی بە گۆڵ کۆتایی هات. بەم بەرامبەر بوونەش برایەتی کۆی خاڵەکانی لە خانەی دووەم کردە 13 خاڵ، وەرچیانی دۆکیشە باشت خاڵەوە لە خانەی هەشتەمەوە بۆ خانەی نوێیەم داپەسی.